تۆڵەسەندنەوەی شکست لە جەماوەر ئاگری خەبات لە دژی ڕژیم بڵێ سەدارتر دەکات. کۆماری ئیسلامی لە دوای شکستی سەرشۆڕانەی سەربازی و زانیاری لە بەرامبەر دەوڵەتە داگیرکەر و دژی خەڵکیەکانی ئیسرائیل و ئەمریکا چ ڕەفتارێک لەگەڵ زۆربەی هەرە زۆری جەماوەری تووڕە و ناڕازیدا دەکات؟ خستنەڕووی ئەم پرسیارە لە دوای ئاگربەست لە نێو چین و توێژە جۆرا و جۆرەکاندا دەستی پێکردووە و ڕۆژ بە ڕۆژ گەرمتر دەبێت. یەکێک لە هاوڵاتانی دانیشتووی شاری قەزوین هیوای ئەوەی خواست کە کۆتایی شەڕ ئاکامی ئەرێنی لێ بکەوێتەوە. ئەو پێی وایە کە حکوومەت ناوێرێت سەبارەت بە حیجابی زۆرم لێ سەختگیری بکات. ئەوتی هەست دەکەم لە دوای دامرکانەوەی هەستەکان حکوومەت ناچارە خۆی لەگەڵ بابەتەکانی وەک حیجاب و ئازادیە تاکە کەسیەکاندا بگونجێنێت. یەکێک لە توێژەرانی زانکۆی تارانیش لەسەر ئەو بڕوایە بوو. ئەوتی باوەڕ ناکات کە حکوومەت بتوانێت پاشەکشە بکات بەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانەی کە لەم ساڵانەی دواییدا لە ئاکامی ناڕەزایەتی بەربڵاو لە دژی یاسای حیجاب دروست بووە. ئەو هەروەها وتی بەرپرسانی کۆماری ئیسلامی لەوانەیە لە پرسە کۆمەڵایەتیەکاندا ڕێشوێنی سەختگیرانەتر نەگرنە بەر چونکە بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە لاوازتر بوون. لە بەرامبەر ئەم هەڵوێستەدا هەندێک لە هاوڵاتیانی تر جۆرێکی دیکە بیر دەکەنەوە. ژنێکی وشیار لە وتوێژێکدا وتوێتی کە ڕژیم تۆڵەی شکستەکەی لە جەماوەر دەکاتەوە. ژنێکی تریش هەر بەو شێوەیە وتی کە ڕژیم پێشتریش لە کاتی هەموو شکست و قەیرانێکدا هەر بەو شێوەیە ڕەفتاری کردووە. چالاکێکی مافەکانی مرۆڤ وتی کە لە دوای ئاگربەست لەگەڵ ئیسرائیل کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی شکستی سەربازی و ڕێگریکردن لە ناڕەزایەتیەکان و پاراستنی مانەوەی خۆی پێویستی بە سەرکوتی زۆرترە. کاردانەوەکانی ڕژیم لە دوای ئەو شکستە ڕسوا و سەرشۆڕانە لەوانە دەستگیرکردنی بەربڵاوی هاوڵاتیان، زیادکردنی ئێعدامەکان، چوارهێندەکردنی هەوڵی دەرکردنی ئەفغانستانیەکانی دانیشتووی ئێران و هەڵبەستنی تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل ئەو لێدوانانە پشتڕاست دەکاتەوە. سەرەڕای دووپاتکردنەوەی بەڵێنە پوچ و بێبنەماکانی بەناو سەرۆک کۆمار لە چەند ڕۆژی ڕابردوودا سەبارەت بە یەکگرتووی نیشتیمانی بە گوێرەی راپۆرتی ڕۆیتێرس سێ بەرپرسی باڵای ئەمنیەتی ئێران بەم هەواڵنێریان وتووە کە تەرکیزی سەرەکی دامەزراوە ئەمنیەتیەکان ئێستا بریتیە لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئەگەری هەڕەشە ناوخۆییەکان بە تایبەت لە ناوچە کوردنشینەکان. لەسەر بنەمای ئەم سیاسەتە سەرکوتگەرانە تا ئێستا زیاتر لە 1500 کەس دەستگیر کراون کە بریتین لە چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تایبەت لە کوردستان و ناوچە بەلوجنشینەکان و 10 کەس ئێعدام کراون. پەروەندەسازی و هەڕەشە بە بیانی بێبنەمای سیخوڕی بۆ ئیسرائیل نەک تەنها لە دژی هاوڵاتیانی ناڕازی ئێرانی بەڵکو لە دژی کۆچبەرانی ئەفغانستانیش زیاتر بووە. بەڵام پرسیاری بنەڕەتی ئەوەیە کە ئایا ڕژیم دەتوانێت چڕکردنەوەی سەرکوتەکان بۆ ماوەیەکی زۆر درێژە پێ بدات؟ بۆ وەڵامدانەوەی دروست بەم پرسیارە پێویستە دۆخی ڕژیم پێش لەو شکستە سەرشۆڕانەی ئەم دوایانە وەبیر بهێنرێتەوە. یەکەم، پێش ئەم شەڕەی دوایی کەلێن و ناکۆکیە سیاسیەکانی سەرەوە ئاشکرا و هەندێک جار میدیایی کرابوونەوە. شەڕ بە شێوەیەکی کاتی بووە هۆی کەمبوونەوەیان. لاوازبوونی بازنەی بەرتەسکی دەسەڵات پێش شەڕ و ئاشکراتربوونی شکستی سیاسەتە ناوخۆیی و دەرەکیەکانی لەو شەڕەی ئێستادا بەرەو لێواری هەڵدێری دەبات. ئەم بابەتە وزە و متمانە بەخۆبوونێکی زیاتر بە دژبەرەکانی دەبەخشێوە کەلێن و ناکۆکیەکان لەسەرەوە پەرە پێدەدات. دووەم، ناکۆکیەکان سەبارەت بە ئستراتیژی ئابووری و بەرتەسکردنەوەی هەرچی زیاتری بواری بەشداریکردنی کەرتی تایبەت لەوەدا پەرەسەندنی بەردەوامی قەیران لە پرسە ئابووریەکان، استراتیژی بەرگری کارانەی ڕوو لە ڕۆژهەڵات و هەزینەی قورسی هێزە بە وەکالەتەکان، مەسەلەی ناوەکی و زۆر بابەتی تر سەبارەت بە بەڕێوەبردنی کۆمەڵگا بە شێوەیەکی سروشتی لە دوای شەڕی 12 ڕۆژەوە تونتر دەبن. سێهەم، ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە لە واقعیەتە کۆمەڵایەتیەکانەوە سەرچاوە دەگرن بەهۆی خراپتربوونی دۆخی ئابووری، تونتربوونەوەی ستەم و سەرەڕۆیی و پەرەسەندنی کەلێنی نێوان ڕژیم و جەماوەر، تووڕە و ناڕازیتر لە پێشوو دێنە مەیدانەوە. دەستکەوتی هاوپشتی و ڕێکخراوە جەماوەریەکان بە ئاراستەی یارمەتیدان
بڵاوکردنەوەی هەواڵی باوەڕپێکرا و پاراستن لە ماوەی 12 ڕۆژی شەڕدا لە خزمەت ئەم بزوتنەوانەدا بووە و بەهێزتریان دەکات. چوارەم، هێزە بە وەکالەتە شکەست خواردوو و لاوازبووەکان لە دوای ئەم شەڕە دڵسارتر و لاوازتر دەبن و هەندێکیان بەرەو توانەوە و لە ناوچوون دەڕۆن. ئەوان لەو ماوەیەدا کە ئیسرائیل و ئەمریکا ڕژیم و جەماوەری مەدەنیان کردبووە ئامانجی هێرشی سەختی خۆیان، هیچ چەشنە یارمەتیەکیان بە دەسەڵاتدارانی ئیسلامی نەکرد. پێنجەم، لەسەر بنەمای ئەو ڕاستیانەی کە ئاماژەیان پێکرا، بازنەی بەرتەسکی دەسەڵات بەهۆی گورزێکی کە لەم شەڕەدا بەریکەوت لاوازتر بووە و زەمینەی ڕووخاندن و دوورخستنەوەی لە دەسەڵات ئامادەتر بووە. لە ئێستادا پێویستە کرێکارانی وشیار و خەباتکار، ژنانی خۆڕاگر و تێکۆشەر، خانەنشینان و چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هاوکات لەگەڵ پرسە تایبەتەکانی خۆیان زیاتر بیر لە سبەینەی دوای کۆماری ئیسلامی بکەنەوە. بۆ ئەم مەبەستەش پێویستە هاوسەنگی هێزی نێوان خۆیان و ڕژیم بەهێزتر بکەن، هەرچی زیاتر لە ئۆپۆزیسیۆنی ڕاست دوور بکەونەوە، لەگەڵ سەرمایەداری و چەوسانەوە دژایەتی بەهێزتر بکەن و هەروەها گرنگی زیاتر بدەن بە پێویستی بەڕێوەبردنی کۆمەڵگا لەلایەن کرێکاران و ژنان و پیاوانی ئازادی خواز و بە واتایەکی تر هەنگاوی جددیتر بنێن بەرەو سوسیالیسم.